بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. بۆ مەڵقەیە دوو میوانمان هەیە. بەڕێوەبەری کۆنتترۆلی جۆری دەرمان لە هەرێمی کوردستان و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر. ئێوەش ئاگادارن کە ئەم دوو بوارە یەک دنیا کێشەیان هەیە لە هەرێمی کوردستان، هەر لە دەرمانی قاچاخەوە تا دەگاتە ئەوەی گلەیی ئەوە دەکرێت کە کۆنتترۆلی جۆری دەرمان هێندە هاوکاری ئەو لایەنانە ناکە یاخود ئەو کۆمپانیانە ناکە کە دەرمان ئەهێنن و هەندێک جار باس لەواکرێ کە دوای ئەوەی دەرمانەکە چێتە کۆنتترۆلی جۆری نرخەکەی گرانتر دەبێت و نرخێکی زیاتری لەسەردانرێ. مەبەستمانە بزانین تاکەی دەرمانی قاچاخ و دەرمانخانەی لاکۆڵان و ئەو کەسانەی بە ناوی پزیشکەوە ڕەچەتە بۆ نەخۆش ئەنووسن و لە پزیشکەکان بازاڕیان گەرمترە چارەسەر ناکرێت. ئەمانەوێ بزانین کێن ئەوانەی لە پشتی هاوردەکردنی دەرمانی قاچاخەوەن و ئەمانە لەکوێوە ئەیهێنن و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەنددار ناتوانێت کۆنتترۆلی بکات. مەبەستمانە بزانین بۆچی تا ئێستاش ئەگەر هاوڵاتیەک نەخۆش بێت بە تایبەت ئەگەر نەخۆشیەکی سەخت بێت یەکەم شت بیری لێیەکاتەوە ئەوەیە کە نەخۆشەکە بباتە دەرەوە و لە دەرەوە چارەسەر بکرێت. هەتاکو کەی لە هەرێمی کوردستان پێویستە کاتێک کەسێک نەخۆش ئەبێت و کەم دەرامەت ئەبێت لە ڕێگەی کەناڵەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەبێت لە مزگەوتەکانەوە کەمپینیان بۆ بکرێت بۆی پارەیان بۆ کۆ بکرێتەوە بزان ئەتوانن چارەسەری ئەم نەخۆشیە بکەن یاخود نازانن چۆن چارەسەری بکەن. ئێمە زۆر پرسیاری دیکەشمانەیە لەگەڵ ئەم دوو میوانە بەڕێزەیە و بە هاوکاری کۆمەڵێک میوانی دیکەش بەرنامەکە پێشکەش بە ئێوەی ئەزیزەکە چاوەڕێ. بەڵێ بینەرانی زێدە ئەزیز دووبارە سڵاوتان لەبێت وەکو ئاماژەمان پێدا لە پێشەکێکە دوو میوانی ئەزیز و بەڕێزمان هەیە هەرێک لە بەڕێزان دکتۆر گۆران ڕۆژبەیانی بەڕێوەبەری کۆنتترۆلی جۆری دەرمان و پێداویستی پزیشکی لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەخێر بێن واروەها پزیشکی پسپۆری تەندروستی کۆمەڵ سامان بەرزنجی بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەولێریەوەش بەخێر بێن کاک دکتۆر سەرچاوماناتن لەگەڵ ئەو هاوڕێ ئازیزانە شێوەش سەرچاوماناتن. دکتۆر گۆران گەر لە گەڵجەنەبتانە دەست پێ بکەم بەر لە بەرنامەکە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە یەکتان هەبوو. ئەم کۆبوونەوەیە چی تیا بوو بۆ هاوڵاتی کە گرنگ بێ بەنسبەتەوانەوە؟ بەڵێ وڵا ئەوەی ئەو کۆبنەی ئەوڕۆ دەربارەی دەرمان بوو زیاتر چی بکرێت ئەوانەی کە سەرپێچی دەکەن لە بواری دەرمان، ئەوانەی کە دەرمانی قاچاق دەهێنن، ئەوانەی کە با بڵێن کاری فرۆشتنی دەرمان نابێ ئەنجام بدەن و خۆیان ئەنجام دەدەن و چەند تەوەرشتری تێدا بوو ئەوانەی کە دەرمانی و بیراتی حەشەریش یەک لە تەوەرەکان بوو کە تایبەت بوو بە وزارەتی ئەوە کشت و کاڵ هەر بۆیە چەند تەوەرێکی گرنگمان باس کرد لە سەرم بابەتانە و دواتر ئینشاڵڵا دەکەوێتە بوارە جێبەجێشتن بە چی؟ گەیشتن بۆیەکەوە حکوومەت هەرێمی کوردستان تا سەرنجخان دژایەتی کەسانی خراپ دەکا و دژایەتی ئەو کەسان دەکە ئەوانەی کە دەرمانی خراپ هاوردەی کوردستان دەکەن و ئەوانەی پابەنین بە ڕێنمایەکانی هاوردەکردنی دەرمان و هەر کەسێک دەبێت کاری خۆی ئەنجام بدا بۆ نمونە پزیشک دەبێت کاری خۆی ئەنجام بدا دەرمانساز و ئەوانەی کە کارمەندی تەندروستن ئەوانش دەبێت کارەکانی خۆیان ئەنجام بدەن بە پێی یاسا و ڕێنمایەکان. ئەم دژایەتی هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆچی لە گەشەکردن نایە دەرمانی قاچاق و ئەوانەی کە کاری خۆیان ناکەن؟ بە هەمیشە ئەوترێت من بیر مەمانگی هەشتی پاریش وترا کە بۆ نمونە هەڵمەتێکیش دەستی پێکرد ئەمەی نازام دەرمانخانەی لا کۆڵانە ئەوانەی یاریدەدەری پزیشکین کاری پزیشکەکەن بازاڕیان هەندێک جار لە پزیشکەکان زۆر گەرمترە دەرمانی قاچاخە دەرمانی بێباجنەمبەر و ستیکەرە یعنی هێشتا هەیە و ئەبینرێت خۆی بوونی ئەم شوێنانە ئێمە دەتوانین ینی با بڵێن وەکو ئەحسایەک باز بکەین ئامارەکە ئەوەیە ئەگەر تۆ بێت و پێش مانجی هەفتی 2010 باز بکەیت لەگەڵ ئێستادا بەراورد بکەیت بە دڵنیاوی پێت بڵێم ژمارەکە زۆر ڕوولەکەمیە چەند ینی بەڕێژە چەند بەڕێژە لەبەرەوەی تا ئێستا ئێمە کارەکانی خۆمان ئەنجام داوە لە ناو سنتەری شارەکانە دواتر ئێستا چوینە بە قەزا و ناحیەکان هەر بێجگەلەوەش ئێمە وەکو کوالیتی کۆنتترۆل لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی نەهێشتنی تاوان کە سەر بە ئاژانسی پاراستنە لەگەڵ هێزی تایبەتیەکی کە سەر بە ئەنجومەنی وەزیرانە و پۆلیسی شارەوانی ئەمانە هەمویان پاڵپشتیەکەن لە هەنگاوەکانی ئێوە هەر یەکە و کاری خۆی ئەنجام دەدات
هەر بۆیە ئێمە کە هەستین ئەو کارەمان دەسوێ کرد زیاد تا ئێستا زیاتر لە 27 کەس دراوەتە بەدادگا و زیاتر لە تقریبا تا ئێستا بە دەتوانین بڵێن لە بیدایەتی کارەکەەوە تا ئێستا 150 شوێنی با بڵێنەوانێک کە نابێت کاری فرۆشتنی دەرمان ئەنجام بدەن کە فرۆشتیان و ئێمە ڕێکارمان لە بەرامبەری ئەنجام داوە وەزیێت ئەو ئەگەر کەسێک پشت و پەنای هەبێت فەرق ئەکات لەگەڵ کەسێکە بێ پشت و پەنابێ ڕەنگە ئەوەی ئەو داخن و جراتی لەگەڵ کری ئەوەی ئەو وەکو کورد دەڵێ وەکو بەرزەکیبانان بۆی دەرچێ وایە خۆی تۆ هەر پرۆسێک ئەنجام بدەیت دژایەتی خۆی هەردەبێ بە دڵنیایەوە بەڵام ئێمە بە دڵنیا هاوڵاتیان دڵنیای دەکەینەوە کارەکانی خۆمان بە ڕێکوپێکی زۆر بە ڕێکوپێکی ئەنجام داوە بگرە نەک بەس ئەو شوێنانێکەوە دەرمانی با بڵێن دەفرۆشن کە بەیانێ دەرمان فرۆشن ئەو شوێنانێک کە وەکو دەرماخانە وەکو کۆمپانیای دەرمان وەکو کۆگای دەرمان ئەوانەش ڕێکاریان لە بەرامبەر ئەنجام درراوە زیاتر لە 7 دەرماخانە تا ئێستا ڕێکاری لە بەرامبەر ئەنجام درراوە چەندین کۆمپانیا داخراون چەندین شوێن دراونەتە بەدادگا ئەوی ژراتانەی لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوە ئەچن هەل لە هەڵەبجەوە تا سلێمانی تا هەولێر تا دهۆک لە هەمویان پێ بەپێ یەک بە یەکسانی بەڕێواچنیان لە شوێنێ خاوە لە شوێنە خێرایە بەخوای با ئێمە بەڕاشکاوە قسە بکەین ئەو کارێک یا ڕێگری درراوە ئەو کارێک ئەنجام درراوە بە دەرەجەیەک لە هەولێر کارەکانی خۆمان ئەنجام داوە و زۆر بەڕێکوپێکی بەڕێو دەچیت بە دەرەجە دۆک ئەمدا دەگەڕێنەوە بۆ سلێمانی ئێوە سەر بە حکوومەت هێرێمی ئێمە سەر بە حکوومەت هێرێمی کوردستانی ئەو چەند کێشێک نەک کێشە دەتوانین ئێمە زیاتر باس لەوە بکەینکەوە تا ئێستا هەندێک کار هەبووە لێن لەو شوێنانێکە باز دەکەم غێری با بڵێن لە سنووری سلێمانی هەندێک حالت ڕووی داوەکەوە نەمانتوانیوە کارەکانی خۆمان بە شێوەیەکی جدیتر ئەنجام بدەن لەوێش ڕاشکاو بینانی تا ئێستا نەمانتوانیوە بڕۆین بە شێوەیەکی مەزبوط یاخود بە شێوەیەکی ئەوە بڕۆین بۆ ڕانیە زۆر بە کورتی وەڵامی ئەوم بیتەوە وەزیری تەندروستی هاوکاری ئێوەیە کە ئیجراتەکانتان لە سنووری سلێمانی و ڕان ئیدارەیەوە چەندین ببوورەکە ئەمە قسانە دەکەین معنی ئەوە نیە لە سلێمانی هیچ شتێک کە ڕێکاری یاساییمان لە بەرامە خەڵکانێک ئەنجام نەداوێت بڵعکس ئێمە بگرە چەندین دەرمانخانەمان لە سلێمانی داخستەوە چەندین شوێنمان لە سلێمانی داخستەوە چەندی کەسمان داوەتە بەدادگا بەڵام ئەو شوێنانێک کەوا ناسایی نین بۆ فرۆشتنی دەرمان تا ئێستا لە سلێمانی ئەو بوارە تەنها ئەو بوارە جێبەجێ نەکراوە بگرە بوارەکانی دەمو جێبەجێ کرا سوپاس دەکەم دکتۆر بێگومان دێمەوە لاتان بێمە لای دکتۆر سامان دکتۆر دووبارە بە خێراتن تاکەم ڕێک لەو پرسیارەوە با دەست پێ بکەم جەنابتان بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەولێرنەوەتە سنووری کارکردنتان ێجگار فراوانە تەنها ناوشار و سنتەری هەولێر نییە بەو پرسیارە دەست پێکەم کە پرسیاری زۆربەی هاوڵاتیانە بۆچی تا ئێستش هاوڵاتیەک ئەگەر نەخۆشیەکی تا ڕادەیەک سەختی هەبێ یەکەم شت کە لەلایەن هەندێک پزیشکەوە ڕێنمایی ئەکرێ و خۆشی بیری لێکاتەوە ئەوەیە کە لە دەروی کوردستان چارەسەر بکرێت ئایا ئەمە بەمانای ئەوەیە کە هاوڵاتیان متمانەیان بە پزیشکە باشەکانی خۆمان نییە یان هۆکارەکە ئەوەیە کە فعلەن لێرە چارەسەر ناکرێت زۆر سپاس بۆ ئەو تەوەرە و ئەو پرسیارە بەڕاستی تەمانەوە کەمینەیە زۆریش کەمن ئەوانەیە کە دەستمە دەروی وڵات بەڕێژە و بە ژمارە حسابی بکەین بێگومان بۆیوتم چکە ئامار عادەتەن لای ئێوەیە بڵێ بەجێرەوە ئامار و سەردان و ئەو خزمەتگاریانەی دەکرێت لە نشانەکان بەڵام ئەوە لە هەموو دنیادا مرۆڤ ئازادە لەوەی لە چێ چارەسەر وەردەگرێت یعنی بابەتێک چێ پێ دەڵێن گەشتیاری تەندروستی واتە گەشتیاری پزیشکی ئەوەیە کە کەسێک بچێ بۆ عیلات بۆ وڵاتی چتر وە زۆر لە وڵاتانی پێشکەوتووە وڵاتانی کە لەسەر سیستەمی تەندروستی زۆر کار دەکەن سیستەمی تەندروستی وەکو وەبەرهێنانێک بۆ وڵاتەکە خۆیان بۆ بەدەزێنانی داهات لە ڕێگەی گەشتیاری تەندروستیەوە بەکاردێن بۆیە وەکو دیاردا من ناتوانین بڵین دیاردەیەکی نایاساییە یان ڕێلێ بگرین یان بە زۆری نێڵی کەسێک ئازادە ئەوە خاڵێکم خاڵی دووەم وەکو گوتمان ئەوانە ژمارەیە کەم و ڕێژەیە کە من بەڵام ئەگەر پرسیار لە من دەکەیەوە بەڕێزان و دکتۆریشمان لەگەڵ و دکتۆریش دەزانێت ئێمە ناوشاری خۆمان دەژین دەزانین چی دەکرێتی ناکرێت لەوانەیە بە پەنجەی یەک دەستیش تێپەڕ نەکە ئەو حالەتانەیە کە لێرە عیلاجی نییە یان پێویست بە دەرەوە بکە بەڵام بەداخەوە وەکو نازان پێی بڵم چاولێکەری وەکو مۆدلە کەسێک کە
متمانەی نییە ینی مەبەستەوەی ئەو پردی متمانەیە لە نێوان هاوڵاتی و پزیشک بەتاکیید گەورەترین کێشەی ئێمە ئێستا لەو سیستەمەدا گەورەترین کێشەی ئێمە کێشەی متمانەیە هاوڵاتی متمانە لە هەر سیستەمێک تەندروستی بەشێکی گەورەی سەرکەوتنی سیستەمەکە بریتێ لە متمانەی هاوڵاتی متمانەی کارمەند و پزیشکەکان هاوڵاتی متمانەی بووە طبعا من بەڕاشکەوانە بڵێم بەشێکی گەورە دەکەوێتە ئەستۆی ڕاگەاندن بەداخەوە ڕاگەاندن لە وڵاتی ئێمە کاری لەسەر ئەوە کردووە متمانە لاواز بکە متمانە وا لێ بکە هاوڵاتی سقینی منێ کاتێک کە من دیاردەیەکی زۆر بچووک و نۆرمەلی کۆمپلیکیشن یا مزعفا ئالۆسکانێک گەورە بکەمەوە و بەبێت تحقیق بەبێ لێ کۆڵینەوە خەڵکێک متهام بکەم ئیشەکەوا گەورە بکەم بەتاکید هاوڵاتێکی هەژاریش بیر لەوە دەکاتەوە ئۆتۆمبیلەکەی خۆی بفرۆشێت و لە دەرەوەی وڵات بکە بۆ بەسیترین شێوە دوو تەندروستی زۆر پیرۆزە لە هەموو وڵاتێکدا ئازاد نییە ڕاگەاندن بتوانێت کار لەسەر تەندروستی بکات چکە زۆر حساسە زۆر ڕەنگە لەبەر ئەو هەستیارە بێت دکتۆر کە ڕاگەاندنیش ڕەنگە ڕاگەاندنەکان ئەگە دەرفەت بەستم چییە من ینی من بەرنامەم لەگەڵ خەڵکا کردووە تیشکی بۆ گیراوە قۆپچە لە گیرفانی بووە و توانە بەر لە گورچیلەتە خەڵکە بۆ ماوەی ڕابردوو بڵاو بۆتەوە بسمار لە گیرفانی بووە تیشکی بۆ گیرا و توانە بسمار لە ناوسکتە هەنگە فەتحی بەطنی بۆ کراوە تۆ بەگرنگبەستی من ئەوەیە کردووە زۆر گرنگ بوو پرسیارەکە منش زۆرم حەز لێ لەو پرسیارەکە دەبێ ئێمە ڕۆژێک بێتە هاوڵاتیان متمانەیان بگەڕێنی ئێمەش ئەومانێت بەڵام تەنها کاری دام و دەستگای تەندروستی نییە هەموو ڕێکخراوەکان ڕاگەیاندن پێشەم کەسێک کە بێ ئەو وەلا و سیقەبوون بە وڵاتەکە هەر ئەمە هەوڵێکە بۆ ئەوەیە متمانەیە بگێڕینەوە ئەو کەسەی کە سیقەی بە پزیشکی وڵاتەکەی خۆی نەبێت لە نەتیجە سیقەی بە وڵاتەکە و حکوومەتەکەی خۆشی نابێت ئەوە هەر لە ڕووی نیشتمانیشەوە ئینتیما لاواز دەکات پێشەم شتێک ئەوە وای کردووە هەندێک پزیشک ئەگەر بزان هەندێک نەخۆش لە بیدایەتەوە پێشوی نەشتەرگەریەکەی بکات تووشی کێشە و کۆمەڵێک مەشاکیل و ئەوەی دەکات زۆر پزیشکی کارەکەی زۆر ئاسانە ئەوە مطمئنشە بڵام لی دوور دەکەوێتەوە بەداخەوە ئەوە حالەتێکی تر هاوڵاتی کە متمانەی نامینێ چاولێکەریە خەڵکێکی خوا پێداون و دەوڵەمەندا ڕوو لە دەرەوەی وڵات دەکات و بە شانازیەوە دێتەوە دەڵێ فەحسێک و بۆ فەحسەی عام چوومە دەرەوەی وڵات بۆ پشتێشەیەک چووم ئەوە زۆر خراپە حقوانیە باسی بکات حقوانیە پزیشکەکانی شیتیان تا ڕادەیەک پزیشک بە نەخۆش ناڵێ پێویست بە دەروی وڵاتە ئەگەر بزانێت شتەکە لێرە دەکرێت ئەوە لەوە دڵنیا بە نەک پزیشک بووی هەموو دام دەستگاکەی دەرستی کاتێک کە گوتی پێویستی بە دەروی وڵاتە بە راپۆرتی پزیشکی نەک زیاتر لە پزیشکێک سێ پزیشکی پسپۆر بە لیژنە پێ دەڵێ بڵێ ئەم حالەتە لە کوردستان ناکرێت و ئێمە حالەتمان هەبووە لێت ناشارینەوە وەزارەتی تەندروستی گرێبەستی بۆ لەگەڵ وڵاتانی تر لەگەڵ هیندستان لەگەڵ وڵاتی تورکیا ماوەیەک لەگەڵ وڵاتی ئوردن بۆ ناردنە دەروی چەند حالەتێک دوو حالەت کە بەداخۆ لێرە نەدەکرا بەڵام ئێستا ئەویش وا دەکرێت مەسەن بۆ نمونە پێچکان بوو یان چاندی مخی ئەسک بوو یان هەندێک حالەتی تر هەیە حالەتێکشێ زۆر ئالۆزە من ئەوەش دەمێ بۆ دنیا بۆ باز بکەم بە تایبەتی بۆ بریندارانی پێشمەرگە قارەمانەکان برایانی پێشمەرگە کاتێک کە پێویستی بە دەرەوەی وڵاتە ئەو وا دەزانێت کە ئەگەر بچێتە دەرەوەی وڵات چاک دەبێت بەڵام بەداخەوە بریندار هەبووە یان خەڵکێکە بووە خۆی دێت دەلێت چوومە فلان وڵات ئەوم کەچانە بوومە ئەگەر بزانین دکتۆرێکی باژێ من خۆم پێ دێمە تۆ هەموو وڵاتت کرد یعنی هەندێک حالەتەیە چاکبوونی نییە بەداخەوە هەندێک حالەتەیە زگماکیە هەندێک حالەتەیە چاکبوونەکەی نسبیە ئەوانە هەمووی فاکتەرن کۆمەڵێک فاکتەر بەڵام لە هەمووی گرنگتر لە وڵاتانی دنیا زۆر ئەستەمە تۆ بتوانین تەداخلی ئەو پەیوەندەی نێوان دام و دەستگای تەندروستیان بڵین پزیشک لەگەڵ هاوڵاتی بکەیت چونکە زۆر هەستیارە زۆر پیرۆزە چونکە پزیشک لەگەڵ نەخۆش دەبێ وەکو باوکو برای نەخۆشەکە تەماشای بکات چۆن باوکو برا پەیوەندەکەی ئاسانیە تو بینیان تێک بدەیان ئەوەش ئەو هایە ناکرێت بە ئاسانی بێ بڵێ تاوانباری بکەیت باشە دکتۆر بەنسبەت خۆتەزانی بەشێکی زۆر باشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر باسی هەولێر بکەین کە جەنابتان لێرە بەرپرسیارەتیتان هەیە تا ڕادەیەک دەرامەتیان دیاری کراوە محدودە کواڵەتی نەخۆشخانە گشتیەکانمان نەک تایبەتەکان لە ئاستێکایە کە بتوانێت خزمەتی نەخۆش بکات پێشەم شتێک ئێمە باسی گشتیت کردەبی باسی تایبەت بکەین لە بەرامانگەی پرسیاری زۆرم لەسەر تایبەت کردی گشتی و کردی تایبەتە کە باسی گشتی دەکەی دەبێت مقارنەی تایبەت بکەین بەڵێ ئێمە وەکو بەرپرسیارەتی تەندروستی بەرپرسین لە هەردووچیان و لە هەر کامیان هەر بەرەو پێشکەوتنێک وەر ئینجازێک و دەستکەوتێک بین ئێمە دڵمان پێخۆشێت چکە لە نەتیجە بۆ هاوڵاتی بۆ هەولێرە و بۆ هەرێمی کوردستانە کەرتی تایبەت شانازی پێ دەکەین یەکێک لەو شانازیانەی هەولێر شاناز پێ دەکا زۆرترین وەبەرهێنانی کەرتی تایبەت لە بواری تەندروستیدا هەبووە لەسەر ئاستی عێراق زۆرترین کەفائی پزیشکی و تەنانەت بێگانەی ئەوانەی لە وڵاتێکی تری شواتنە لێرە کار دەکەن جێگەی شانازیە من ناڵێم لەوێ خەلەل هەیە تەقسیر هەیە کەم تەرخەمی هەیە خەڵکێک بە قاچاق لەم شوێنە بە بێبڕوانام ئەو حالتانە ژێ من بە شێوەیەکی گشتی لە ئیتارە عامەکە
ئەوە جێگەی شانازی و ئێمە تەشجیع دەکەین و هانیان دەدەین و سەرپەرشتیان دەکەین بەڵام ئەوە ناکە ئەوەی کە کردی گشتی من بە تەحەداوە پێت دەڵێمەوە برادرانیش لێرەنەوە لە بەرامبەر بینەرانیش دەڵێم کەرتی گشتی بە هەموو شێوەیەک لە کەرتی تایبەت کەفائی باشترە دڵنیات دەکەمەوە لەوە کەرتی گشتی ڕاستە هەندێک دەرمان نامێنێتە بەڵام بۆ گەڕانەوەی لە فریاکەوتنەکان بۆ گەڕانەوەی ژیان کە پێ دێن لایف سیڤینگ هیچ کێشەیەکمان نەبووە بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکان هەموو ئەو ژمارەی نەخۆشخانە تایبەتەکان بەرامبەر بە نەخۆشخانە گشتیەکان تقریبا نەگەر هەڵە سێ بەرابەر زیادە ئەمە چەند نەخۆشخانەی گشتیمان لە سنووری پارێزگای هەولێر باشە 22 نەخۆشخانەی تایبەتشمان هەیە بڵێ تقریبا یەک دوو نەخۆشخانەی ترە ئێستا لە ڕێگەی مۆڵەتن وەربگرن کەرتی گشتیان نەخۆشخانە گشتیەکان بە هەموو پێوەرێک باشترن کەرتی تایبەت لەبەر چی لەبەرەوەی کەفائی ژمارەی زۆری کارمەند و پزیشکی نیشتەجێ و پزیشکی پسپۆڕوانە تێدا کار دەکەن دوو حکوومەت لە پشتیتی یعنی حکوومەت تۆ بتوانانی ئێمە چەند کێشەیەکمانەیە لە کەرتی گشتی کە ئێستا بۆ باز دەکەم پەیوەندی بە کاکدو گۆرانەیە بۆیە لەوانەیە خەڵک هەندێک جار ئەو مناقلەیە دەبێت سێمیان من دەتوانم بڵێم یعنی لە پزیشکەکان بپرسە خۆیان لە کەسوکاریان کە ئەگەر بێت و پێویستە من نەخۆشخانە گشتیەکان بووە ئایا کەم تەرخەمی هەبووە ئایا ناکرێت لە حکومی و بچێت لە ئەهلی نا بەڵکو کێشەی ئێمە لە کەرتی گشتی ئەوەیە کە هەموو ئەو پێداویستانێ بەکاردێنین دەرمانەکە و پێداویستەکانی نەشتەرگەری هەموو ئەدەواتێک ئەوانەی دیسپۆزەبڵ کە فرە دەدرێت هەمووی ئەگەر بە تەواوەتی 100% ئەوڕاقی هەموو ئەو پێداویستانەی لە کوالیتی کۆنتترۆل دەرنەچوو بێت و وەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە پەسەند نەکرابێت نایەتە نەخۆشخانەی حکومی یعنی ئەستەمە زۆر جار کاری ئێمە معتەڵ کردووە کارمان ڕاوەستاوە گەیشتەوەی کە چەند ڕۆژێک چەند نەشتەرگەرێک ڕابۆستای بەڵام ڕێگەمان نەداوە دەرمانێک قاچاق یانیش پێداویستێکی بەبێ ئیجازە بەبێ ئەوە بێتە ناو حکومی ئەوە لێرە کێشەیەکی ئێمەیە دوو خەڵکێکی ئازادە بۆ خۆی دەتوانێت هەر لە ڕووی نفسیەوە وا دەزانێت کە دەڵێ خصوصی حەز دەکەم مرتاحتر دەبێت ئەوە دووستەکە لەوێ گرنگی زیاتر دەدرێت دکتۆر ینی قسە لەسەر ئەوە هەیە هەندێک پزیشک دیسانەوە ئەیڵێمەوە جاران گشتگیرەکرا تەعمیم من تەعمیم هەندێک پزیشک لە نۆرنگە تایبەتەکەی گرنگی زیاتر بە نەخۆشەکەدا تاوەکوی لە نەخۆشخانەیەک ببینێت بەڵێ هەندێک نەخۆشخانەی نێ دروست بە بە سوپاسەوە بە دەستخۆشیەوە لە ڕووی فەندەقیەوە وەکو یعنی ئوتێلەوانی و ژوور و ڕێکوپێکی و ئەوە ڕاستە یان ژووری تایبەتی خەڵکێکی حەزناکە وەکو پرایڤسی تایبەتمەندێک دەوێت بە تەنیا یان منداڵبوونە زۆربەی منداڵبوون ئەوی منداڵیان لەدایک دەبێت ئافرەتان حەزیان لێ بە تەنیا ئەویش دیسانەوە دکتۆر بمبووەوی شەڵێ نەگەڕێتەوە هەندێک گەڕێتەوە بۆ مامەڵی کارمەندەکان لەگەڵ ژنە دووگیانە یان هەندێک جاڵەنە هێندە سوکایەتی پێکرێن ناچارە بڕوا قەرز بکات بەس لە بەردەستی ئەوە مناڵەکەی نێنێتە یادگار تێبینیمان کردووە لە فریاکەوتنەکان زۆر جار کە دوو شەڕێک دەبێت بەرکەوتنێکە یان حادسەی سیارەیە لە نێوان دوو خانەوادە دوو عائلە دوو کەس ئەوەی بەرامبەر کە متهمە بەوەی کە ئەو حادسەیە کردو حەز دەکات خزمەتی ئەوەی بەرامبەر بکە بریندارە مداڕاتی بکات دێت لەبەر دەرگاوە سڵحەکە بەوە دەست پێگات دێ وەرە بدەت بەمە خصوصی واتی دەگا ئەگەر پارەی لەسەر خصوص کردی بە بەڵام من دڵنیات دەکەمەوە ئەوەی لە خصوصی شەهر دکتۆرەکانی ئێمەەوەی کە لە حکومیش دەکات بابەتەکانیان لە بابەتی ئێمە ناڵێم خراپترە بەڵام لە ئیمە باشتر نییە ئەوە سێمیان لە هەمووی گرنگتریش ئەوە مشکلی ئێمە سیستەمێکە تێکەڵە ینی هەمان پزیشک دەتوانێت بەیانی لەوێ کارکە ئێوارەش لەوێ کارکات سپاس دەکەم دکتۆر بێگومان دێمەوە لای جەنابیشتان دکتۆر گۆران بنسبەت ینی من تازەترین لێدوانی وەزیری تەندروستی عێراقم بیست ئەڵێت لە 175 ئەو دەرمانەی دێتە ناو عێراقەوە مڕەخەس نییە ڕێگە پێدراو نییە نازانم یاسایی نییە کواڵەتی نییە نازانین باشەیان خراپە لە هەرێمی کوردستان گە ڕێژەیەک دیاری بکەین چەنددا ئەنێنێەوە بەڵام بەڕاستیەوە پرسیارشی زۆ گرنگ بوو و بەدڵنیاییەوە کە وەزیری تەندروستی سەحی عێراق ئەگە بڵێ 175 ئەو دەرمانانێک کە دێتە عێراقەوە نایاساییە ئەم پێ دەڵێم لە سەروی 20% ئەو دەرمانانێک کە لە ناوەڕاست و باشووری عێراقدا هەیە قانونین لە بن 20% یعنی 180 نایاساییە باش سەبەکەش دەگەڕێتەوە سەرچ دەگەڕێتەوە سەرەوەی کەوا لە عێراق بمانێ نەمانێ وەزعی ئەمنیەکە باش نییە ئەوە ڕقم یەک ڕقم دوو وای هەندێک تعلیمات و هەندێک یاسا و هەندێک قوانین وای کردیەکەەوە هەموو کەسێک ناتوانێت دەرمان هاوردە بکات باش ئێمە توانیمان ئیسفادە لەو بابەتە بکەین لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە هەرێمی کوردستان زۆربەی ئەو دەرمانانێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە دەرمانی یاساین و دەرمانی قانونی
ڕێژوەک و ڕێژاڵن لە 16 یاسایە لە 140 هێشتا کۆنترۆڵ نەکراوە. ئازانی چۆنا طبعاً تۆ بە 16 دەبینی بەڵام ئەگەر بێت و ئێمە بەورتر بچێنەوە تۆ پێم بڵێ هەر دەرمانێک سیکەری دەرمانی پێوە بوو لەبەرەوەی ئەو سیکەرە ئەومانای ئەوەیەکەوە دەرمانەکە کواڵەتەکەی بەرزەوە شیاوە هاوڵاتیانمان تا چەندەوە شیارن بزان ئەمە ستیکەرە هی ئەوەیە یا هی ئەوە لەبەرەوەی زۆر بە ئاسانی ئەو ناوێکە لەسەر سیکەرەکەی دەبێت هەمان ناو بێ لەسەر دەرمانەکە باش نمبەری سەر سیکەرەکە ما باش نمبەری سەر دەرمانەکەیە هەر ئەوەندەیە کەس ینی بەواستەی ئەو دووشتە تۆ زۆر بە ئاسانی دەتوانین بزانیکەوە ئەو دەرمانە هاوڵاتێکی یاسایی شتوانێ ئەمە بدۆزێتەوە بەدڵنیایەوە ئەوەی بزوانی ئەرقامەکان یا خۆ ژمارەکان بخینیتەوە لەگە ناوی دەرمانەکە بخینتەوە زۆر بە ئاسانیەوە باشە زۆر بە کورتی وەڵامی ئەوم بیتەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و هەولێر بە دیاری کراوی قسە لەسەرەوەیە بۆ نمونە دەرمان نەک لە سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ نمونە لە کەرکووکەوە بە قاچاق دێتە هەرێمەوە و لێرە ساغە کرێتەوە ئێوە تا چەندە ئاگاداری ئەمەن و تا چەندە کۆنتترۆلتان کرد بڵێ خۆی بەمە زۆر بە ساڵ قسان بکەین بنبرکردنی دەرمانی قاچاق لە هیچ دنیا نییە تۆ بڵێ لە ئەمریکا دەرمانی قاچاقەیە بەڵام ڕێژەکەی ئەگەر بێت و باراوردکەی لەگەڵ کوردستان یاخود عێراق بەدڵنیا پێ درێم لە ئەمریکا زۆر کەمە و ئەگەر بێت و کوردستان مقارنە پێ بکەی بە وسط و جنوبی عێراق و کوردستان هەر زۆر کەمە مقارنە بەوان بکەین خۆی هەر ڕاکێکی عالم بە ئەوە ئەحسایەکی عالمی هەیە کە WHO دەیدا دەڵێ ئەوانەی کە well developed country ئەوانەی کە باش گەشیان کردووە لە 100 لە بۆ 102 دەرمانی قاچاقەیە بۆ نمونە لە فەرەنسا پارساڵ دەرمانی هەر فەڕەنسی دۆزراوەتەوە کەەوە ئەوەیە تەزویر و قاچاقش بووە بەڵام لەو دەرمانە لەو وڵاتانێکەوە دەوێ گەشە بکە ئەو ڕێژەکەی دەگۆڕێ لە 100ەوە تا 115 ینی قسەکە ئەوەیە کێ مستەفیدە لەمە دکتۆر بەدڵنیایەوە دکتۆر ئەوانەی استیفادە لە ماکەن سوود لە مابینن بەرژەوەندیان لەوەیە بەردەرمانی قاچاقی زیاتر بێن لەناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە و ماڵی هاوڵاتیان وێران بکەن و لە نێوان کەوانەیەکە کاریگەری لەسەر ناوبانگی پزیشکەکانمان دابنێن و لە نەتیجەشە خۆیان پێی دەوڵەمەند بن کێن بۆ ناتوانرێت کۆنتترۆل بکرێن ئەسە لەسەر ئەوەیە لە ناو ئامی هاوڵاتیانە ئەڵێن بەرپرسانی لە پشتە بۆیە کۆنتترۆل ناکرێت بە خودای دەزانین ئەوانە هەموو قسەیە خەڵک با بڵێن ئەی کەسانێک بیکەن هیچ بەرپرسێکمان ئێمە نەدیتویە پاڵپشتی لە کەسانێک بکە کەەوە دەرمانی تەزویر بهێنێ ئەو بەڕاستی با بەسەڵات قسان بکەین ئەوانەیە کە ئەو کەسانێکەوە دەرمانی تەزویر دێنن تەنها مەبەستەکان ئەوەیە لە ڕووی قازانجەوە لە ڕووی قازانج باسەکە تەنها لە ڕووی قازانجەوە لەبەرەوەی دەرمان بەڵێ لە ڕووی پرۆفیتەوە ئەمە باز دەکەین لەبەرەوەی دەرمان قابارەکەی بچووکە و نرخەکەی گرانە یەکەوسەر خەڵکانێک هەیە بێزەمیڵن دەچنم کارانە ڕێگەنای یاساییەکانە کاک دکتۆر بەڵی بە قاچاق دێت قسەمان لەسەر ساختە و ساختەکاری و تەزویرات نییە خۆی ئەسڵەن ساختە و ساختەکاری و تەزویر ئەوە بەڕێگەی قاچاقەوە بەدڵنیایەوە ینی هیچ دەرمانێکی قاچاق باش نییە دەرمانی قاچاق دەکرێتە دوو بەشەوە دەرمانی قاچاق هەیە باشە بەڵام تۆ نازانی بە چ شێوەیەکی زانستی هاوردەی کوردستان کرا کە نەزانی بە شێوە بە شێوەیەکی زانستی هاوردەی کوردستان کرا ئەوە شیاونیە بە بەکارێنان بەڵام لەوانەشە باش بێت تایپی دووەمی دەرمانی قاچاق ئەوەیە کەەوە دەرمانی تەزویرە هەر ئەوەی مادەفعالەکە هەرتێدانە ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان دژایەتی هەردوو بەرمان کردیە و چەندی کەسمان ڕادستی دادگا کردووە و ئەگەر بێت و ئەو ڕێژەی کەەوە ئێستا کە لە پاشمانجی هەفت مقارنەی پێ بکەیت لەگەڵ ئێستا ئەوە زۆر ڕوو لە کەمیە زۆر باش سپاس دەکەم دکتۆریان سپاسی جەنابشتانەکەم بە ئەو هاوڕێیانە شەر بینەر نەبن ئەوانیش بەشدار من لەگەڵمانە دێمە خزمەتت بۆی باسی ئەو ئامارانەش پێ کار دکتۆر فەرموو سەبارەت بۆی کە لە کوردستان نەخۆشخانەی بڵێن کرد نەخۆشخانەی تایبەت زۆرەوە ئەمەش گرنگە لە بۆ مەسلەی وەرگرتنی گەشتیاری تەندروستی زۆر ڕاستە بەڵام لە کاتێکدا ئەگەر ئەو کەوادرەی لەوێ ئیش دەکا پزیشک و کارمەندەکان کورد بن لۆی ئەو پارەی کە دێتەوێ بەڕاستی لە کوردستان بمێنێت ڕاگاندن ڕۆڵی باشی نەجێڕایە لە پڕکردنەوەی ئەو بۆشایی لەسەر بکەیت ئەمیش مەبەستن بەگشتینە ئەو بۆشایی لە نێوان نەخۆش لەلایەک و کارمەندی تەندروستی و پزیشک لە لایەکی دیکە بۆشایەک لە زیاتیەوەی بە متمانە پڕ بکرێتەوە مەسەلەن هەر شتێک ڕوویداک سەر گەورە کرا بەهۆی هەڵەی پزیشک منداڵێک مرد بەهۆی هەڵەی پزیشک نەخۆشێک ئێستاش
بێهۆشە بەڵێ ینی نەچون بە دووادا چون کەمزان حاڵەتەکە باشە. هەوڵ بدرێ سیستمی تەندروستی بگۆڕێ بە تەواوی بە سیستمی وڵاتیشی دیکە کە لە بۆ ئێرە لە بۆ ژینگەی ئێرە و کللتوری ئێرە بەکەڵک بێ وەکوێ بۆ نمونە پێم وایە ئیش لە سەروەی کرا کە سیستمی ئوردن بەڵام دەبێ بەڕاستی وشی دەڵێن بی کوردێنین دەگەڵ ئێرە بگونجێ چونکە دەبێ ئەو ملەتە شیار بکرێتەوە باشە پێدا بێنەوە کەوادری پرێزگای کە ئەم احترامی زۆرم لەوان هەیە بەڕاستی پێویستە مهنەی پیرۆزە سنجی بدرێتێ ئەوانەی هەن ڕاهێنانیان پێ بکرێت چۆن پێشوازی لە نەخۆشیەکرێ و لەمە دوابیلەوەی بکرێتەوە پەیمانگایك ئەسڵ نە بۆ بەرهەمێنانی کەوادری پرێزگای من کە کارمەندی نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژهەڵاتم لە هەولێر یەک لەو شتانەکە زۆر جێگەی شانازیە بۆ کەرتی تەندروستی هەولێر و هەموو هەرێمی کوردستانەوە ئێستا پزیشکی فریاکەوتنمانە یعنی پزیشکی پسپۆر بە فریاکەوتنە جاران بەڕاستی هاوڵاتی گلەی زۆری دەکرد کە کاتێک حالەتشی تەنگایی بەسەدا داهات ڕووی نەخۆشخانەیەک زۆر جارێک پێویست تعاملی لەگە نەدەکرا یان تاکو دکتۆر بەسەر ڕادەگەیشت لەوانی کاتێکی زۆری بخاندا زۆر تووشی مەشاکل لە وەڵام ئێستا ئەوە نییە بە شێوەیەکی توانم بڵم زیاتر لە 20 کاتژمێر پزیشکی پسپۆری فریاکەوتنی ناو نەخۆشخانەکانەیە ئەمە وای کردە کەم ینی کوالەتی تەندروستی و خزمەتی تەندروستی بەرەو پێشەوە بردرێ بەڵام معنی ئەوەش نییە ئێمە هەموو شتێکمان پێرفێکتە بەڕاستی ئەوە دوای دەبینم ئەمە کۆمەڵی نەوا قسمان هەیە لە کەرتی تەندروستی بە تایبەتی لە ڕووی بینا لە کەمی نەخۆشخانەکان چەنددارشتش بەڕاستی لەگەر بەڕێز سامان باسی و بابەتەمان کردی لە بەرنامەی دریژ نەخۆشخانە حکومەکە پێمانەیە وەکو پێویست هێشتا ژمارەیان کەمە یان دەکرێت پایتەخت هەولێر کە پایتەختە دانیشتوانەکان نزیک بە 2 میلیۆن کەسە و کۆمەڵێک ئاوار و خەڵکی پارێزەکانی تشی بەسەرەوەی هێشتا ژمارەکانیان زیاتر بکیلەوەی ئێستا هەیە بەڕاستی یعنی قەزانەحەکان هەرێک لەو قەزانەحەیان ئێستا پێویستی بە فریاکەوتنی تابێت خۆیە ژمارەکانیان کەمە بۆ نمونە من چەند جارشت بەڕاستی زۆر بەلامەوە گرنگە چۆ کاربندێکی کە فریاکەوتنم ئەو شتاس پێ دەکەم کەمی بێدی چاودێری چڕە بەڕاستی چاودێری بابەتێکی گرنگە گشتی ئەو ژمارەی بێدێکە هەمانە ژمارەی پێمارە دەربەری پارێزگای لە دەربەری سیبێ دەکە سیتل بێ دەکە لەوانەیە بەشی پێویستەکانی ئەو نەخۆشانەکە کە ڕۆژانە سەردانی ئەمە دەکە واتە نەخۆشی سیویەکەم و یان سووریەکەم دەبێت بە ناچاری بچێتە نەخۆشخانەیەکی تایبەت یعنی هاوڵاتی هەبوو بەڕاستی مەرجی کە سوکارەکەی خۆر بژاردی لەبەری پارەی پێنەوە کاتێک پێی وترە پێویستی بە بەشی چاودێری چڕە بەڵام بەداخۆ هەرچی بێدەکەی حکومی ئێستا نەخۆشی لەسەرە یعنی بە ناچاری کە پێیان گوتی دەبی بچێ گشتی عفو و کەرتی تایبەت ناچار گوتی کاکە با بمرێتن ینی بەخۆ مەرجی خۆم لێ بۆ وڵی پارە یعنی ئەوە بەڕاستی هەز دەکەم پارێزگای هەولێر شتێشتر بەڕاستی لە بۆ مۆزوعی دەرمانی دوشەشتمە بوو دەمەوێت بە ئاراسی تۆ گۆرانی بکەم ئێستا ئەو پێداچوونەوەی بە مەسەری بەگشدا دوچوونەوەی بابەتی دەرمانی پێشتر ژیران و سزادانی ئێستا هەست دەکەم زیاتر بەرە و پێبژاردی پارەیە بەڕاستی یانی ئەوە پێم وایە تۆزەگە و مۆزوعی گرتن و دانەدادگایە بڕە کەمتر بووە لەوەی حملەیەکی باشتان دەست پێ کرد و کاریگەریی زۆر باشێ بوو ئەو خەڵکانێکە خۆیان پێ قاساقسی و هەستمان کرد پاشەکشیان لێ چەکەیان کرد بەڵام ئێستا هەست دەکەی وردە پێبژاردی پارەیە لەو مەجاالەیە پرسیاری ئەومانەیە ئەم پارەی کە وەرەگیرێت ئەخرێتەوە خزمەتی بوارەکەیان بۆ کوێ ئەوە دەبێت بەڕاستی جوابدات بەڵام پێم وایە سزادانەکە و ژیرانەکە لەوانەیە ئەکید کاریگەری باشتری دەبێتن هاوڵاتی حسابی شخصیەتی خۆی دەگات پێی قبول 1 ساعت لە سزن نابێ بەڕاستی شتێکی تر مەسەلەی کەرتی دەرمانانی ئەوەیە کە ئەمە بەرهەمی ناو خۆیمان ڕاستە و خوێستە نەماتوانانی پێداویستی بۆ چەند کارگەی کە خۆمان هەمانە پێداویستەکان پڕکەنەوە حەقە بواری ئەوە بدرێتن ئەگە ئەو کارگانە توانای بەرهەمێنانی زیاتری دەرمانیان نییە لە هەموو بوارەکانی نەخۆشی حەق ڕێ بە خەڵکە بدرێت چون ڕەنگە احتیمالی ئەوانەش ڕێگر بنەوەی کە کارگەی تازە دروست بکرێتن بۆ ئەو پێداویستە ناو خۆیانەی زۆر سپاسەکەم کارتیش ماکەم تر دەبێت سپاسەکەم فەرموو دکتۆر هێرش دەستخۆشدانی دەکەم بۆ تایبەتکردنی ئەم بەرنامەیە بۆ کەرتی تەندروستی هەرچەندە بەڕاستی ئینسان و حقیقی قسە بکە کەرتی تەندروستی ئەوەندە گرنگە و وابەستەی ژیانی مرۆڤە کەشانی ئەوەیە بەردەوام قسەی زیدی لەسەر بکرێت بۆ ببین بە هۆکارێکی خێر بۆی بەرەو پێشی بین دەستخۆشی لە هەردوو بەڕێزان دەکەم سوپاسی خەمخۆریانەکەم بەڵام دەبێت ئەوش بزانن ڕخنەکان بە ڕۆحێتێکی دۆستانە وەربگن ئیدی ئەوە پەیوەندی بە ژیانی مرۆڤە ئێمە بۆ پێشخستنی بوارەکە ئەمە لە دڵسۆزیمانەوەیە هەمومان لەناو کەشتیەکەین ئەگەر کەشتەکە ئاقارێکی خراپ بەرگرێت هەمومان تێتی من ئەمێ وەکو پزیشکێک وەکو هاوڵاتێکیش داوای مافی خۆم بکەم من سەرەتا پرسیارە دکتۆر گۆرانەکەم دەست خۆش بڕیاری جوانتان دەرکرد لە بڕیارەکانی سەرۆکی حکوومەت بڕیاری زۆر جوان دەرکران وەکو هاوڵاتیەک پێم وایە ئەو بڕیارانە شەهنی ئەوەن لە ئاوی زیار بنووسێنەوە بەڵاش گرنگی بڕیار لە عیبرەت و گرنگەکە لە جێبەجێکردندا تکام وایە با بڕیارەکان تەنها وەک یاسای جگەرەکێشان نەبێت کە لە ناو وەزارەتی داد و لە ناو وەزارەتی تەندروستی هەموو ژوورەکان بەشێکی باشی ژوورەکان جگەرەی تێدا دەخورێت دەکێشێت
با ئەو بڕیارانەی کە دەرکران وتم شانی ئەو بنووسێن و لە ئاوی زێر با جێبەجێ بکرێن لە ئەمری وەکوچی بۆ منە چ بڕیارەکەیە کە بووە بە خاڵێکی گرنگ لای تۆ و نیگەرانی دلەی کە ئەبوو جێبەجێ بکرێ و جێبەجێ نەکرا بەشێکی باشیان خۆی نیەتێکی زۆر باشەیە بۆ جێبەجێکردنی ئێسان ئەبێ واقعبین بێ یەکێک لە خاڵەکان هەبوونی پزیشکی دەرمانسەر ناوم دەرمانخانانە ناو دەرمانخانەکان بڕوانامەیەک هەڵوەستراوەی پزیشکی دەرمانساز من داوە لە بکرێت ئەڵێن هەندێک جار ئەو بڕوانامەیە بە ساڵانە ئەدرێ بەکرێت بڕێک پارە وەرەگە نیە ئەگە دەرفەت بەیشتی زۆر جوانم ئامادەکرد لە پێڕژۆندی هاوڵاتی با سەرژمێرێک بکرێت بزان لە یەک ڕۆژە لە چەند دەرمانخانە لەو کاتە ئەو پزیشکە دەرمانسازە لەوێ منی هاوڵاتی حەقمە کە بچووم دەرمان بوون وەربگرم لە نەخۆشخانەیە حەقمە هاوشار بە هۆشیاریم زیاد بکرێت حەقمە ڕوونکردنەوە بۆ بێ ڕەنگە ئەو دکتۆرە پسپۆڕی کە دەرمانەکەی نووسیوە ڕەنگە نەیزانی بێت چونکە کاری دەرمان پزیشکی دەرمانسازی پێویستە چ ڕۆژە دێت من چوومە دەرمانخانەیەک چاوم لەوێ هەموو دەرمانخانەکان پزیشکی دەرمانسازی بابەتێکی داوا ئەەکەم چاودێری ورد بکرێت بە تایبەت ئەو نۆرینگانی کە پزیشک نای بە بەڕێوە هەمووان ئەزانین کارەکان لە تەندروستکاران کاریان زۆر پیرۆزە بۆی چاودێری بکرێت هەر کەسە و کاری خۆی جێبەجێ بکە هیوادارم چاودێرەکەم باش ئەو پرسیارەکەی پرسیارەکەمان بوو باش سەبارە بە دکتۆر سامان من وەکو هاوڵاتیەک چ ڕۆژە دێت کە نەخۆش کەوتم ترسم نەبێ جیفانم بەتاڵە پارەم پێ نەبوو چۆن بتوانم تەندروستی خۆم بە باشی ڕابگرم چ ڕۆژ دێت لە کوردستان بیمەی تەندروستی بێتە کایەوە کە منی هاوڵاتی هەژارێک نەخۆش کەوتم باکم بەوە نەبێت پارەم هەیەیاننا لە مزگەوتەکانەوە هاوڕێنم پێمەڵەن کاتی نەماوە بەڵام یەک پرسیاری دیکەش بکە فەرموڵێ ئەوەی یەکەم سەبات بە بیمەی تەندروستی بەڵێ ئەوانت باس کردەوە پرسیاری پێشتیش باسم کرد پرۆژەیەکم هەیە لەبارەی هۆشایی تەندروستی داوای هاوکاری لە دکتۆر سامانەکەم وەکو بەرپرسێکی کاری تەندروستی لە 2 ساڵی ڕابردووەکو پزیشکێک لە نەخۆشخانەکان داوام کردو من و هەر هاوڕەیەکی ترم لە قۆناغی من زیاتر لە 25,000 نەخۆشمان بینیوە گەورەترین کێشەی ئێستا کاری تەندروستی نەبوونی هۆشایی تەندروستیە پێشنیار دەکەم داوا دەکەم لە تۆی ڕایگەاندکار لە کاک دکتۆری بەرپرس دەستگای بکرێتەوە بەناوی دەستگای هۆشیاری و زانیاری تەندروستی وێبسایتێکی فەرمی هەبێ بە زمانی سادەی کوردی زانیاری بدا بە خەڵک کەناڵی ڕاگەاندن پرۆژەکەت حازرە بەڵێ بنووسرا ئێوە ئامادەن پرۆژەکەی چاوەڕێم لە داهاتوو بیگەێنم بەلانی هەر لێرە ئەمڕۆ لەم پاسە پرۆژەکەت لێوەرەگیرێت و ئێمەش بەداداتوی حازرە بە هەموو دەکاری سپاس دەکەم با لە کۆتا قسەیەوە دەست پێ بکەین فەرمە لە کۆتای قسەکانی پێشمانە دێنە سەر پرسیارەکانی شەرم باسی کەرتی گشتی و کەرتی تایبەتمان کرد خەڵک دەچێت ئەمارێکتان لە سەبارەت بە بەس لە سەردان و ئێمە شیکردنەوەی ئەو داتایە خزمەت وزاریان دەکەین و بەڕێستان ئینشاڵە ماوەی دوای 2 ڕۆژتر دەبینن بەس تەنها لە نەخۆشخانە حکومیەکان و بنکە دەرسەکان زیاتر لە 4,082,000 هاوڵاتی سەردانی نەخۆشخانە حکومیەکانی کردووە لە نێویاندا ملیۆنێک و ئەو 4,082,000 ملیۆنێک و 697,800 تەنها بۆ نەخۆشخانەکان چۆنێک بۆ بنکەی دەرسی کەەوە زیاتر لە ملیۆنێک نیەوەنیە لەنێ ئەوانە 174,400 نوستونە ینی ئەدمیشن داخل کرا اینجا بۆ شەوێک و دووشە و هەفتەیەک و داخل لە کاتێکدا لە نەخۆشخانە تایبەتەکان لە سنووری پارێزگای هەولێر کەمووی لە ناو شارەوە تەنها یەک نەخۆشخانە لە قەزای سۆرانە 6,948 سەردان هەبووە لە ماوەی بۆ نزیکەی لە ماوەی ساڵی باسی ساڵی 2010 بڵێ بۆ تەنها 34,000 نەشتەرگەری ئەنجام لە کەرتی گشتی بەراورد بە کەرتی تایبەت دەهێندە زیاتر خەڵک سەردانی ئەوە بۆت باز دەکەم 34,000 نەشتەرگەری کرا لە کاتێکدا 83,000 نەشتەرگەری لە نەخۆشخانە حکومیەکان ئەنجام درراوی کە بە تەقدیری عام و نەخۆش دەخوێندرێت و نەشتەرگەری بۆ دەکرێت اینجا ئەوە 100,000 بوو تاوان پێرار و بەستر پێرار کاتی شەڕی مووسڵ و ئاوارەکان زۆر بەڵام ئێستا بوویتە 83,000 مەبەستم لێرە چییە ئەوە مخارە ناکرێت تاوان لە پرسیاری ئەخیری کاک دکتۆر دەست پێ دەکەم تاوان بۆ هۆشیاری تەندروستی پرۆژەکەی زۆر پیرۆزە من لە نزیکەوە بە کورت و پوختوڵامی پرسیارەکانیان بینەوە منتەشجیعی دەکەم وەکو پسپۆرێکەشی بێتە هەر پسپۆری تەندروستی گشتی و تەندروستی کۆمەڵ و هیواداری ئینشاڵڵا و پرۆژێدا دەنیشن و باشەکەیت ئەوە بەشێکی گەوری تەندروستی گشتێ دووەمیان باسی جیرفانی بەتاڵی کرد تەوان بەلاغی تێدا بوو زۆر بە جوانی بە دوو کەلیمە دەری جیرفانی بەتاڵ مەبەستی بیمەی تەندروستیە بە تاکید سیستەمی تەندروستی ئێمە سێچار بەشی زۆر گەوری تێدا پێویستی بە چاکردنە بە گۆڕین و بە چاکسازیە لەو سیستەما لە هەمووی گرنگتر باسی کەرتی گشتی و تایبەتمان کرد ناڵین تەواو لێک جیا بکەینەوە لێک جیاکردنەوە و تێکەڵکردنەوەی لە بەعزە پسپۆری تێکەڵ بکرێت لە بەعزە لە میلاک جیا بکرێتەوە تا پزیشکێک کارمەندێک بەیانی لە حکومیە پێویست ناکە لە ئێوارە هەمان نەخۆش هەڵگرێ بیبات و سیستەمی ڕەوانەکردن نەخۆش ئازاد نەبێت لە ڕۆژێکدا دە نەخۆشخانە و دە نەخۆش دکتۆر بکات ئەوە بیمەی تەندروستی ڕێمانێک شۆر بگرێ بەکارینێ خۆی بیمەی تەندروستی ئەمارایەکشی بۆ بکرێت سیسکانێکی بۆ بکرێ و نەیباتەوە بۆ بیمەی تەندروستی کە کەرتی تایبەت بەڕێدەبا لە هەم دنیادا بیمەی تەندروستی خۆی بیمەی تەندروستی حکومەتێکە
مراقبەی نەخۆش تێدایە مەسەرەی پارە خەرچکردن و بە هەدەر نەچوونی تێدای هەیە هۆشیاری تێدایە بیمەی تەندروستی بەڵام ئەگەر وەکو جرفاین بەتاڵ طبعاً ئێمە لە 135 چلی نەخۆشەکانمان لە نەخۆشخانەکان بریتێ لە ئاوارە و پەناهندەکان کە یەکێک چەند دینارە چمپێنە تقریبان بەلاشە ینی ئەگەر کەسێک نەخۆش بکەوێت وەکو دکتۆر وتی پارەی پێ نەبێت ئەوەی نەبێت کە چارەسەرەکرێ پارە بووە ئەوەی لە فریاکەوتنەکان هەمووی بەلاشە ئەوەی تر پارێک زۆر ڕەمزیە 500 دینار 1000 دینار کە ئەوە خۆی کێشەی بۆ ئێمە دروست کردووە باشە باسی سیستەمی کرد جەنابی کاک سیستەمەکە بە تاکید نمونەی سیستەمی وڵاتی ئوردنی شێنە طبعاً بە تاکید سیستەمەکە پێویستی بە چاکردن هەم لە دەرمان و بواری پێداویستی پزیشکی و ئەو دامەزرایی جەنابی کاکتۆر باسی کرد هەم لە بواری کردی گشتی و تایبەت لە بواری ڕێخستنەوەی کاری حالەکردن ڕێخستنەوەی فریاکەوتنەکان ژمارەی نەخۆشخانەکان من تێبینیم لە سەقسەکەی ئێستا دێمە سەریۆ و خاڵی سێمە بۆ لە نقطەی دووەم باسی ژمارەی ژێرخانی یان نەخۆشخانەکانی کرد کاکرمان باس کرد ببوورە باسەوەی کرد نەخۆشخانەکان ئێمە ناڵی نەخۆشخانەمان کەمە ئێمە هەندێک سنتەری تایبەتمەندمان کەمە یان هەندێک بەشمان لە ناو نەخۆشخانەکان کەمە بۆ نمونە دراستێکمان کرد پێی دەڵێن بێت ئۆکوپاسی ڕێی ئەوەی کە بێدەکان یان قەرێلەکان پڕ بێتەوە لە دوای دەوام و تەماوی 20 کاتژمێن 155 لە نەخۆشخانە گشتەکان واتە مشکلەی کەمی قەرێلەمان نییە ینی ئەوەی پێوتێدەوانە بێت کەم نییە زیادە نزگەی 3000 قەرێلەمانێ بەس لە حکومی بەست ئەو تەرکیزی کاکرماش لەسەر چاودێری چەڵ بوو لە چ فشارمان لەسرە لە فریاکەوتنەکان ژمارەی قەرێلەکانی پێشوازی هەروها لە ئاوت پێشنتەکان یان عیادی خارجی نۆرنگەی دەرەچی نۆرنگەیەکی دەرەچی وەکو قورگلوت و جێ لە ڕزگاریان لە جمهوری ڕۆژانە 300 نەخۆش بەڕێ دەکات طبعا لە زیاتی نۆرنگەیەک دەبێت 4 نۆرنگا بێ ئێمە کێشەمان لەوێ هەیە کێشەمان لە سنتەری تایبەتمەندەیە سنتەری تایبەتمەند بۆ فلان نەخۆشی هەرچەند ئێمە ژمارەی زۆر سنتەرمان کردوەوە 8 سنتەرمان لە هەولێرێ سنتەری یەک پسپۆریە بۆ نمونە بۆ نەخۆشی شەکرەیە بۆ نەخۆشی مێشکوسەرە بۆ نەخۆشی ینی ئەم پسپۆریانە اختصاصەکان ژیاکراونەتەوە لە هەولێریش بەتاکید ئێمە ئێستا 8 سنتەری پسپۆریمانێت تایبەتمە دەبێت نەخۆش وەکو سنتەری هێڵینە سوکەریە نەخۆشی جیاز هەزمیە دڵ و هەناوە سنتەری تالاسیمیە سنتەری شێرپەنجەی مەمکە کۆمەڵێک سنتەری ترمانێ طبعا لە هەمووی گرنگتر ئەو باسی ژمارە طبعا پێویستی ژێرخان تاکید پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە بەڕاستی نەخۆشخانە لە هەموو دنیادا بە بەردەوام ڕۆژانە دەبی دەستە تێدا بێت چکە زوو استێلاک دەبێت تۆ بێنە بەر چاوت ماڵێک هەموو ڕۆژە میوانیە بێ بە 24 کاتژمێری بە سەدان کەس هاوڵاتی تاکید پێویستی بە ڕینۆڤیشن یان بڵین نۆژانکردنەوە نەک بەس بۆ سبوخکردن و سەقف و عاردەکە نۆژانکردنەوەی معمەلی ئۆکسجینە تەبرید و ئەوانەیە ئەوەی تەتویئەیە ئامێرەکانی پزیشکیە یەکێک لە کێشە سەرچەکانی چاودێری چەڵباسی کرد من ئامێری پزیشکیە و پزیشکی بەداخەوە ئەمە لێرەوەش باز دەکەین لێرەوە داواکاریەکەمان کە بەڕاستی من دەنجی خۆم دەخەمە پاڵ دەنجی کاک کرمانند چاودێری تر باسی ئەو چاودێری ترە دەکات کە چونکە سێ زۆر چاودێری تڕەیە ئەوەی بۆ دڵ ئینعاشە ئەوەی بۆ گشتیە آیسیە ئەوەی ئەو دەڵێت پێ ئێمە پێی دەڵین RCU واتە چاودێری تر کە ئەو مرۆڤی ئاگای لە خۆی نییە هەناسەکەش هەناسەی ئامێرە دڵ لێدانەکەش لەسەر ئامێرە و مۆنیتەری لەسەر ئەوە سی قەروێلەمان هەیە لەسەر 4 نەخۆشخانە دابشکراوە ئەوە زۆر کەمە لە بەرەوەی حادسەی سیارەی دەکات ئەوەی جڵتەی دەماغ دەکەوانە پێویستە بۆیە زۆر کەمە زوو پڕ دەبێتەوە بەداخۆش لە هەموو قەزا و نەحکان لە دەروی هەرێمی چارەسەری پێویستمان بە پزیشکی تەخدیر هەیە پزیشکی سڕکردن پسپۆڕی سڕکردنمان زۆر کەمە زۆر کەمە بەش ناکات ئەو هەموو قەروێلەیە بکەوێت چکە تاکە شوێنە کە پزیشکی پسپۆڕ و پزیشکی سڕکردن نەک تەنها لە ناو نەخۆشخانەکە دەبێت لەسەر نەخۆشەکە بێ بەرامبەر ئەو مۆنیتەری شاشەی کۆمپیوتەرەکە بێت کە مراقبەی نەخۆشکە دەکات تاکە پسپۆڕی کە بە بەردەوام دەبی چای لەسەر تەشجیعی ئەوانەی دەرەچن لە کۆلێژە پزیشکەکان کراوە دەرەوە بخێنماڵێن نەک تشجیعمان ناکەن تەنەن مۆڵەتێکی ئاساییشمان کاگیادگەرەوە کێشەت گەورەیە دەرفەتم دێ لە ڕێگەی جەنابەت ببیە وەسیلەیەش خێر بۆی حکومەت هەرێمی کوردستانەوە کێشەمە بۆ حەڵکە لە هەماوە یەک ساڵدا یەک پزیشک لە سەدان یەک پزیشک تەقدیمی ئەو پسپۆڕیە کردووە یەک پزیشک و یەک پزیشک دەرچووە ئێستا لە قەزای سۆرانمەندانە یعنی وەکو اختصاص باشە پرسیارە بۆ بە دەیان پزیشک دەچێتە بەشەکانی چاوە قورگ و لوت و جێ و کلیە و میزەڕۆ و پێست و وەنیە بۆچی پزیشکنە لەبەرەوەی هیچ هەندانی نییە لە عێراقدا بڕیارێک دەرچووە بە 400 موچەکەی زیاد کراوە و هەندێک امتیازی تری دەدەن لە قەزا و نەحکان زەوی پێ دەدەن و لە هەمان کاتدا خزمەتی پێشووی بۆ دەبڵ دەکرێت ئەوەی کە خزمەتی بۆ بۆی دووبارە هەمووی هاندانە ئێستا ڕزیشکێکی سڕکردن بەداخەوە
هیچ جیاوازی نییە لە موچەوە ئیمتیازەکەی لەگە پزیشکێک کە لە ماڵەوە دانیشتە خەفارەی نییە یان لە پزیشکێک دانیشتۆ هیچ هەمووی وەکوێکە لە کاتێکدا ژیانی هەموو مرۆڤێک لە ناو نەشتەرگەریەکان لەەوە لە چاودێری چر پەیوەستە بۆ پزیشکە کە ئەوەندە گرینگە هەر ئەوەنە تووسیارەتی زۆرە و ئیمتیازاتی کەمە هەموو ڕۆژە ڕێگەی دادگانە هیوادارین ئەم ئیمتیازیان بەڵێ ئەو دەنگە بگات زۆر گرنگە دکتۆر جەنابتان چەند پرسیارێکتان ئاراستە کرا ئەوەی ڕەبد بوو بەیەوە و با لەوە دەست پێ بکەین ینی باسییان لەوە کرد کە دەرمانخانەکان و بوونی پزیشکی دەرمان ساز ئەوەی سپۆری اختصاسەکەی ئەوەیە لەوێ بێت زۆر کەمە و کێشەکە لای خۆشتان هەیە بۆیە با من کاتەکە سەغلال بکەم بۆ وەڵامی تۆ فەرموو. طبعاً کاکتۆر پرسیارشی زۆر جوان ئارەستەیەمە کرد کە نەبوونی دەرمانساز لە دەرمانخانەکان دەمەوێت زیاتر کاکتۆر و خەڵک ینی زیاتر ڕۆن و ئاشکرابی لەو شتانێکە ڕوودەدا سنووری ئێمە وەکو کوالیتی کۆنتترۆل تەنها دەرمانە باش بۆیە دانی مۆڵەت بە دەرمانخانەکان و بوونی دەرمانساز لە دەرمانخانەکان و بوونی با بڵێن ڕێنمایی یاخود یاسایکردنەوەی دەرمانخانەکان ئەو لە لای سندیکای دەرمانسازانی کوردستانە بۆیە زۆرمان حەز دەکرد ئەگەر کەسێکی سندیکای دەرمانسازانی کوردستان ئەلێرە وجودی هەبایە پرسیاری وەڵامی کاکتۆری بداوە ئێمە لێرەوە دووبارە شیەکەینەوە چەند جارێک پەیوەندیمان کردووە بە جەنابی وەزیری تەندروستیەوە چونکە دنیایە کێشە و پرسیاری هاوڵاتیان هەیە یەکێک لەوانە ئەوەیە لە چوارچێوەی کارەکانی ئەوانە بەڵام تا ئێستا ئامادە نەبوو بێتە بە هەر یعنی ئەوە بەسەراحەت یعنی زۆر جات و تەماشا دەکەی دەچێت دەرمانخانەك نەک دەرمانسازی تێدا نیە بەڵکوت کەسێک تێدایە بەخۆشی یاریدەری دەرمانسازی یاخود لەو بوارەش کاری نەکردووە وە چەندین ڕەچەتت بۆ ئێمە زیاتر کاری ئێمە گوێت بۆ سمێ ئیشی زۆرەکەن ماشەڵڵا هەندێک ئەوە لە غەری دەرمانخانەکان ئێمە بێن باسی کرمانج باسی دەرمانی قەتاق کرد کەەوە ئێستا ئێمە زیاتر خەڵک نادێن بە دادگا زیاتر پێبژاردن با بڵێن ئەنجام دەدەین ئێمە لە هەر وەختێک کەسیانێکی قاچاقچی ماگرتی بێ ڕادستی دادگامان کردووە بەڵام لە دەرمانخانەیەک یاخود لە شوێنێک کەوا دوو پاکە دەرمان یاخود چەند شتێک گیراوە کابرا خۆی ئەنجامی ئەو شتەی ئەنجام نەداوەکەەوە دەرمانەکە بڵێن بە قەچاق خۆی هاوردەی کردی یا خۆی بازرگانەکە بێت یا خۆی ئەو کەسە بێت کەەوە ئەو کاری ئەنجامدا بێت ئەوە بەدڵنیاوی ئێمە جاری یەکەم پێبژاردنە دواتر دەدرێت بە دادگا ئەگەر هات و هەماشتی دووبارە کردەوە بەڵام ئەو کەسانێکەوە ئەو کارانە خۆیان ئەنجام دەدەن وەکو بازرگان ئەو بەدڵنیاوە دراونە دادگا و هەر حالەتێکی واش ڕوو بدا لە ئێستا و لە داهاتوودا دەدرێ بە دادگا و سەبات بە پرسیارەکەی دیکەوە لە ئێستادا دوو کارگە هەیە هی دەرمان و کارگەیەکی ئاوی فلود هەیە کە بڵێن هی مخدیار باز دەکرێت ڕێگەری لە کەس نەکراوە هەر کەسێک پرۆپۆزەلی هەبێت بۆکردنەوەی هەر کارگەیەکی دەرمان بەڵام لەلایەن وەزارەتی تەندروستی و دەستەی وەبەرهێنان و لە چوارچێوی بەڵێ وەزارەتی پیشەسازی ئەوە لیژنەی با بڵێن تایبەتمەند هەیە لەم بوارە دواتر ئەم پرۆپۆزەلە ئەوان خۆیان هەڵی دەسەنجێنن کەەوە ئایا ئێمە پێویستێمە بەو کارگەی هەیەیاننا پاش ئەوە ئێمە مۆڵەتی مەرزداری سەرەتایی دەدەین بەو شوێنانە. دکتۆر سامان پرسێکی دیکە ئەوەیە کە تا ئێستا بە نسبەت هاوڵاتیانەوە تا ڕادەیەک ڕوون نییە باس لە هۆشیاری تەندروستی هۆشیاری تاکیشکرا حکوومەت ئەو مەسرفانەی لە بوارەکە ئەیکات زۆر بە کورتی ئاماژەیەکی پێ بدەی بۆی هاوڵاتیش بەرچاوی ڕوون بێ کە ئەو خەرجیانی لە نەخۆشخانەکان ئەکرێن چەندن و چەندی ئەچێتە خزمەتیەوە. کاک یادگار بەس لە ساڵی 2010 249 میلیار و 984 میلیۆن و کەسر دەمان خەرجی بووە تەمانەوە ڕاتبیش تێداوە زیاتر وە لە 2017 میلیار و ئەوەندە بوو لە بەرەی 100 زیاد کرد پاژەوەی پاشەکە و تیمچە زیادی کە زۆربەی بۆ مچە دەڕوە بەس دەرمان و پێداویستی پزیشکی و تاقیگە بۆ دواز بکەم هەولێر بەس پارێزگای هەولێر بای 62 میلیار و 599 میلیۆن و 479 هزار دەرمان و پێداویستی پزیشکی خەرج کردو کە تەنها 36 میلیاری و 36 میلیار 878 میلیۆنی لە بەغدا هاتووە ئەوەی تریان نزیکەی 14 میلیارد دینار لەلایەن وەزارەتی داری حکوومەت هەرێمی کوردستانەوە دابین کرایە و تەمەنەوە بۆ دەرمان بۆ پێداویستی پزیشکی و ئامێری پزیشکی بە هەمان شێوە
پێشتر حکوومەت هەرێمی کوردستان پێش قەیران کراوەی کردبوو بودجە کراوە بوو بۆ دەرمان پێداویستیان هەرچەندت کڕیبە هەرچەند پێش بە بۆتی دامێنێت بەڵام ئێستا تەخسیسێکی بۆ هەموو هەرێمی کوردستان 6 میلیارد نارە من دەتوانم شتێکتر پێ بڵێم کە بۆ باری هاوڵاتی لەو قەیرانە لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابرد چۆن سوکمان کرد کە ئیستثمارەکە و بەرهێنانەکە بۆ هاوڵاتی خۆی بۆ جیرفانی هاوڵاتی کە هاوڵاتی شتە نازانێ ئێمە لە دوای دەوام لە زیاتری هۆڵەکانی نەشتەرگەری و نەخۆشخانە قەپات بێ لە پرۆژەیەکدا کردمانەوە بۆی بەکاربێ هەمان پزیشک لە دوای دەوامی خۆی یانی دەوامی نیە لە زیاتی بستە ماڵی مستەعیاتەکەی خۆی بێت کار بکە نەشتەرگەری بکە بە پارەیەکی ڕەمزی کە لەسەر 1 لەسەر 5 لەسەر چاری پارەی ئەهلیەکانە نەخشانەکان لەوەدا 13351 عملیات بەس لە دوای دەوام کرایە کە ئەوە لە دوای دەوامی فەرمی بووە کە دەکاتە ئەگەر لە ئەهلی کرابە مەزندەمان کرد بە جێری عملیاتەکان بای 16 میلیارد و 500 میلیۆن بوو لە کاتێکدا هاوڵاتی تەنها 5 میلیارد 339 میلیۆنی داوە واتە زیاتر لە 11 میلیاری گەڕاوەوە ئەو 11 میلیارە هاوڵاتی سەرفی دەکرێت ئەگەر چوبە نەخشخانەی کردی باشە کاکتۆر بەنسبەت زۆر بەکوتی وەڵامی پرسیارم بیتەوە بەنسبەت دەرمانخانی لە کۆڵانەکان ئەمە خەمێکە ناکرێ خۆمانی لێ ببوێرین باسی نەکەین من بینیومە خۆم یعنی دەرمان ئەدەن دەرزی لە نەخۆش ئەدەن شتی بۆ ئەنووسن و یعنی دکتۆرێک پزیشکێک دوای دەرچوونی لە کۆلێژی پزیشکی نازانم 2 ساڵ مقیمە و مقیم ئەقدەم و چی تا خساس وەرەگرێت اینجا ئەتوانێت لەو مەجاالەیە نۆرینگەیەک بکاتەوە ئەم بەبێ هەموو ئەوانە بەشێکی زۆر باشیان نەکەمویان بەشێکی زۆر باشیان ڕۆڵی پزیشکە گێڕن و بەبێ هیچ سەرێشەیەکیش طبعا کاک دکتۆر گۆران باسی کرد و بەشێکی گەورە لە هۆشیاری تەندروستی بۆ هاوڵاتیان ئەو پرۆژەیە کاک زۆر باز دەکات بریتێلەوەی هاوڵاتیش دەبێت ئەوان هاوڵاتی نەچن باشە ئێوە بۆ دایناڵن نەچێت کە بە یاسا بۆیان ڕخراوە چ کارێک دەکەن کاری خۆیان بکەن لە سنووری ئەو کارانەی بۆیان دانراوە نەک تۆبەی دەشتەرگەری ئەوی جەناب باس هەندێک پرۆسیجەر هەیە کە ئیشی پزیشکی پسپۆری تایبەتمەندە نەک هەموو پزیشکێکیش ناتوانێت بیکە بۆیە ئەمە ئێستا کە ئەو هەڵمەتەی هەیە و ئەو بڕیارانەی دەرچووە ئەگەر ئینشاءالله بە تەواوەتی چۆ جێبەجێکردن ئەو دیاردەیە چارسەر دەکرێت و نوێنەری هەموو لایەنە پەیوەنددارێک کێشێتە بواری ئێستا کاکتۆر باسی کرد گوتی ئێستا چۆتە بواری جێبەجێکردن یعنی هەڵمەت نابێ هەر بە بەردەوامی ئەمە بە دڵنیایی ئەو خۆی هەر بە یەک لە فەرمانەکانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەوەیە ئایتمەکانی شوە بزانم دیسانەوە دەستکاریان ئایتمیان هەبوو کارمەندی تەندروستی ئەوەشدا ئایتمەش نەما بە پێی فەرمانی ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی خۆی دەرمان کاکتۆر باسی کرد کەوا دەرمان ئەگەر تۆ نەزانی بەکاری بینی وەکو ژارێکە تۆ بەکاری بێنیت بەڕاستی لۆیە کارمەندی تەندروستی بۆ هەیە با بڵێن دەرزی لێ بدا یاخود چەند وەکو هەندێک مستەلزەماتی طبی هەیە بەکاری بێنێت یان ئەو کاریکەوە خۆی پێڕاستپاردراوە ئەنجام بدات ئەنجامی بدات حەقی هەیە و ئەنجام بدات بەس کاری دەرمان ئەو دەرمانساز دەیکات وە کاری پشکنینی نەخۆش یاخود عملیات هەشتێک لە بابەتەوە دکتۆرێکە واتە چیتر ئەو دەرمانخانەی لا کۆڵانانەی کە هەن ناتوانن ڕۆڵی عیادە و ڕۆڵی دکتۆر و ڕۆڵی پزیشکی دەرمانساز ببینن دڵنیاییەوە لە ئێستادا چەندی شوێنش داخراوە لەسەر بابەتە باشە بەنسبەت لیژنەکانەوە زۆر بە کورتی پێم بڵێ تا چەندە فریاکەون ژمارەیان کەم نییە لە ڕووی لۆجستیەوە ینی هەم وەکو عەدەت و هەم وەکو کواڵەتی ئیشیش ئەتوانن لە ئاستی ئەوە بن کە خەڵکەیەوێ هەروەک باسمان کرد کە تۆ باسی ئەو لیژنانە دەکەی بە دڵنیایەوە کەم و کوڕی هەیە ئێستا پێویستیمان بە داعمی مادیە پێویستیمان بە داعمی معنەوی هەیە ئەو لیژانانە کە دەردەچن پێویستیان بە سەرفکردنی پارەیە بڕەپارەیەکیان بۆ تەرخان بکرد بۆی بیان بدرێتێ بۆی بتوانن کارەکانی خۆیان بەڕێوەپێکی ئەنجام بدەن ژمارەکانمان بەڕاستیت پێ بڵێم ژمارەکان کەمە ئەوەیە لە ئێستادا فریاد دەکەوین بەس بەناو شارەکان ئێمە کارەکانی خۆمان ئەنجام بدەین ئەگەر بمانوێت کارەکانی خۆمان زیاتر فراوان بکەین ئەوە پێویستیمان بۆ هەیە ژمارەکان زیاتر بکرێت بۆی بچین بە ئەغزێنەوە حەیەکان باشە زۆر بە کورتی کاک دکتۆر ویستان ئاماژە بە ڕێژەی مردن ئەمە تەندروستی تەنها چارەسەر و عملیات و دەرمان نیە تەندروستی گشتی بۆ ئێمە زۆر گرینگە چونکە هەڵسەنگانەکانی ڕخاوەکانی نێودوڵەتی بە تایبەتی UN بان بڵین WHO لەسەر تەندروستی گشتی هاوڵاتیانە خۆشبەختان وەکو هەولێر توان بڵین لە قەیرانیشدا توانیمان ئەو نیشاندەریان ئەو مؤشرانە زۆر بە باشی لە ستاندەرێکی باش ڕابگرین کە پێویستە بۆ تەندروستی گشتی هاوڵات بۆ نمونە کوتانی منداڵان و بەد خۆراکی ڕێژەی ئامانجمان دایمەن لە 1970 بەسەرەوەیە کە ئەو بەرگری دروست بووە کۆنتترۆلی ئەو نەخۆشی گۆزراوە کراوە کە چەند ساڵە بنبڕ کراوە هەروە ڕێژەی مردنی ئافرەتانی دووجیان چ لە پێش ژیانیان لە کاتی لە دایکبوونیان لە دوای دایکبوون تا چلەی ئەو پێ دەڵێن MMR ئەو ڕێژەیە بە راپۆرتی وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال کەمترین ڕێژە دەرچوین خۆشبەختانە لەسەر ئاستی عێراقی باشە دکتۆر بابەتێکی زۆر گرنگم بیرکەوتەوە ئەمڕۆ ئەفهم کە ئەمڕۆ
ڕۆژی گیانی بەرنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجەیە پیانی لە هەولێر نەخۆشخانی نانەکە لێ لە سلێمانی هیوا هەیە مەراسیم و هۆشیاری ینی شتی کار چالاکی جیاواز بەڕێوە چوو ڕێژەی زیادبوونی ئەم نەخۆشیە بەراورد بەو هۆشیاریی ئێوە کار لەسەر بڵاوکردنەوەیەکەن کەم نییە کاگەرگار شێرپەنجە کێشەیەکی دنیاە خۆی لەگەڵ دنیای نێو عولەمەدا سەکەش ئەمەیە شێرپەنجە زیاد بووە لە هەموو وڵاتان نەخۆشیە گوازراوەکان کۆنتترۆل کراوە بەڵام شێرپەنجە بەرەو زیادبوون و زیاد باش زۆر بەڵام خۆشببختانەوە ئەم ڕۆژ لە مەراسمەکەی بەڕێزشتان لەوێ بوون وەکو ڕاگەیاندنی کوردستان بیرچار کە ئەو ڕێژەیە ئێمە تا ئێستاش لەژێر ستاندەردی نێودەوڵەتی واتە زیاتر نین لە دەوڵەتانی تر بەعکسەوە لە هەندێک دەوڵەتی وڵاتی پێشکەوتو زۆر زیاترە لە بەرەوەی کێشەی مەسائلی بیئەکە و یعنی هەندە خوارد بەڵام ئەوەی ڕەتە بە لایفستایل و شێوازی ژیان و خواردنەکانەوە لێرە حەزەری زیاتر بکرێت بەرەو پێشونەی باشێ هەم لە دەستنیشانکردن کە ئەوەش نەخۆش زیاد دەکات تۆمارکردن نەخۆش ئێستا ئەو وعەیە هەیە دێ خۆی تۆماردەکە فایلیە زیاتر لە 300,000 فایل لە هەولێر لە دوو سنتەری ڕزگاری و نانەکەلی خۆیان تۆمارکردووە ڕێژەیەوانە سەتاسییان نزیکەی هاوڵاتی دەروی هەرێمی کوردستان لە بەغدا و لە هەندێکدا لە وڵاتی باوەڕکە لە سووریا دێن علاجی کیمیایی وەردەن لە بەرەوەی دەستیان ناکەوێت سندوقی کۆمەت شێربەنجە ڕۆلی سەرەکی بینیوە لە پاڵپشتی ئەم پرۆژەیە و ئێمە ئێستا دوو ئامێری لیناک لەیزەرەکە کە جاران یەکچی کۆنمان نەبوو دەبێتە سێمیان ئەو دوی لە پێش 2000 پێشمەرگە دادەن ئینشاءڵڵا لەم لەناو پاسەکەش ئێمە بەنیازین سندوقێکی کۆمەکی شێرپەنجە دادین هەمووانی دێنە ناو پاسەکەەوە بە هەرچەند بێت هاوکاری ئەو سندوق ئێستاکە نەخۆشەکان زۆر مرتاحن لە وەرگرتنی ئەمڕۆکە 50 نەخۆشی ڕزگاربووی ئەم نەخۆشیە وەکو نمونە و ژمارەیەک هەڵبژێردران بە هیوای زیاتریان بۆ بگەڕێت و ژمارەکە زیاتر بێ زۆر بە کورتیە کامێکتان وەڵامم ئەدەنەوە ئەو دەرمانەی لە بەغداوە بۆ ئێمە دێت ڕێژەکەی زیاتر ئەبێت وەکو خۆی ئەمێنێت ئێستا ئەم ساڵە و ساڵ شەشمانجی ساڵی ڕابردوش کە باشتر بوو لە ساڵی پار و پێرار بەڕاستی زۆر باش بوو و بەڵێنێک هەیە کە وەزارەت بەڕێز جەنابی وەزیری تەندروستی عێراق فیدرال لێرە بوو پێشمانگی پێشتا بڵێندا لەسەر ئەو اتفاقێکە لە ستا هەفتەی دەرمان و پێداویستی بۆ هەرێمی کوردستان بنێرێت بە هیوای ئەوەی کە ئینشاڵڵا ئەم ساڵەکە کێشەی دەرمان بەرەوکەمی پزیشکی پسپۆری تەندروستی کۆمەڵ دکتۆر سامان بەرزنجی بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای هەولێر جەنابی دکتۆر گۆران ڕۆژبەیانی بەڕێوەبەری کۆنتترۆلی جۆری دەرمان و پێداویستی پزیشکی لە هەرێمی کوردستان زۆر سوپاستانەکەم سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و ماندوونە سوپاستەواوی هاوڕێیانە شەکەم بەڵێ بینەرانی ئەزیز دیارە ئێمە لە کوردستان 24 هەوڵەکانی خۆمان چڕ کردوێتەوە بۆی زۆرترین هۆشیاری لە بواری تەندروستی و ئەوانەی پێوترێت ئەو خەمانەی کە خەمی نەخۆشەکانن خەمی هاوڵاتین وەکو خۆی بگەێنین غەدر لە هیچ لایەنێکیان نەکەین چه هاوڵاتی نەخۆش چه پزیشکەکان تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.